ماما ئەگەر پێم بڵێ کێشەکانی ئێوە چیە بۆچ لێرە گردبوونەوە داوای چی دەکەن؟ والله ئەمە هاتوین گوندی کۆری سیاجی بکات لە دەورەی خۆی سیاجی دەکەم مەناعەتمان نییە سیاج با لە دەورەی خۆیان بکەن لەبەر سەجی بەڵاو شویان دەڵم منداڵمان پارێزراوێ ئەو دوو سادێک کە عامەیە بۆ ئامە بۆ 5,000 ماڵ ساکراوەوە بۆ 1500 ماڵ ئەوان دەیانێت ئەو دوو سادەی داگیرکەن ئەمە ناتوانین بۆ دوو سادەیدا هاتوچۆ بکەین پێش ماڵی من ئەم لێوە خانی ساکەم ناتوان بێ سارم لێ ڕاگەتەوە دەڵێ نابێت لێ ڕاگری ئێستا ئێوە دەتانێت ئەگەر سیازەکە دروستش بکرێ سیازەکە بچێتە ئەو دی دوو سایدەکەەوە ئەو دی دوو ساید ئامەیە گشتیە حکومەت چاچی کردووە بۆ ئام نەوەک بۆ ئەو خەڵکی گوندی کۆری باشە ئێوە هاتون گوندی پێشتر ئەو 5,000 ماڵە هەمووی گوندی کۆری بووە یعنی عادی بۆ کتێتیان خەول بۆ خانە بدرێتێ حکومەت ئەوەندە خانەوە کە چاکرد ئەوانەی دیکەش ئەردەکە دانێ کە ئەردەکەی دانێ ئێستا ئەوان دانەیە خۆیان جودا دەکەن مشکلە نییە دەورەی خۆیان دیوار دەکەن ئەم سیاجی دەکەن بە لەلایەن خۆیانەوە بیکەن نۆک بێن پێشمە بگرن باشە ئەگەر پێم بڵێ ئێوە بە دیاریکراوی چیتان دەوێت ئەوانە دەڵێن ئێمە ئەوەندەکەی خۆمانە سیازی دەکەین بۆ ئەوی کە لە سەرجی بێلانیان لە شتێک بە دوور بین ئێوە داوا چی دەکەن چیتان دەوێت بۆچی ناتوانێت ئەو سیازە دروست بکرێ ئەخە شتەکە بێشەکی بەخێر بێن سەرچاوم شتەکە وانە لە ئەسلا ئەگەر سیازەکە با لە ڕووی خۆی بکە لە ڕووی ئێمە نەکە ئێمە ئەو سیازیان کە ئێستامەی ڕێگامان نییە پێ بچینەوە هەموو خانی لەوێ کردیا خانی هێدە دەفتەرە هەیە 15 دەفتەرە خۆتە زاوز نیێرە جێ ڕسمی حکومەت تەوجیه کردیا دوای حکومەت ئەو دوو سایدێک کردیا لۆ من لۆ و هەموو کەسی وایە چۆن ئەو دەتوانین برێ وەڵام سیاسی لۆتەکەم لێ ناگەڕم لۆ تو بێ ئەگەر ڕاستەکە با سیاز لۆ خۆی بکە نا ڕاستنی ئەسڵ ئەساسی نییە بەس چێ کێشەکە لێرە ئێستا ئەو خەڵکە بوتە دوو یعنی ئەوانەی قەرەبووی گوندی کۆری لەگە گوندی کۆری مشکلەکە زۆر گەورە دەبی وا خەڵکەکە خڕبیتۆ کاتوی ڕێگات نەبوو چێماری خۆت مندارت یعنی ئەوە چ لێ دەومێ ئێستا شاتینە معافەزەی بەڕێز پارێزگار گوتی میوانی مەجای نییە و نەیتون نەمانتوانی بیبین و تاو باشە گوندی کۆری پرۆژێکی حکومیە یان پرۆژەیەکی ئەهلی ئێوە داواکارێکی ئاراستە چێ دەکەن بە تایبەتی بەخۆی ئەو عردەی قەرەبوو گوندی کۆری هەموو یەکە بەس بۆ ئەوە وەختە خانی کرا و خانیانە تەوجی کراوانی کەش هەردە تاپۆی عینە خەڵک دروستەکە عینە خانی هیچ فەرقەچی نییە لە ئەوەی کە ئەوەی عیش هەر بەناوی گوندی کۆریە بۆ ئاخری علە ساز بوویتە قەرەبووی گوندی کۆری بەس کێشەکار ئەوەندێ ئێستا ئێوە داواکاریتان ئەوەیە ئەگەر سیازەکە دروستش دەکەن بەس ئەو دوو سایدە نەگرن کێشەی ئەوتەنا دوو سایدەکەیە کاکە ئەگەڵ ئەو سیازە نابێت دروستکرێت ئەگەر سیاز دروستەکری ئەوان دەرێن ئەمە لۆ خۆیتمان با لۆ خۆیان دروستکەن لە ڕووی خۆیان لۆ من دروست نەکە ڕێنیە ڕێ بەچێ دابڕۆی یعنی تو مندارت هەیە ئەوە تێ سبەینە مەکتەبە شتەکە هیچ ڕێگەیەک نییە پێ بچێ ژۆرێ یعنی ئەو هاتی دیوارە لەکنەتۆکە با دیوارە لە ڕووی خۆی بکە لە ئەوی مۆکە چ پەیوەندی بەوی وایە